سلااو هاوڕیان هیوادارم باش و تەندروست بن. لەم ڤیددیۆدا دەمەوێت خوێندنەوەیەک بۆ چیرۆکەکەی و هەمیش چەند سەرنجی خۆم دەربارەی زنجیرەی ئێرانی وحشی درڕندە بۆی خۆشەویست باس بکەم. داود ئەشرەفی کەسێکی تەنیایە، کەسێکی دڵباشە. ئەو لەگەڵ دایک و باوکە بە تەمەنەکەی ژیانێکی ئاسایی بەڕێ دەکات، لە تونێلەکانی هەڵکەندنی بەرد کار دەکاتن. ڕۆژەشی ئاسایی پارتە زەویەکی بۆی بچێت بەدەم زەویەکەوە بیفرۆشێتن لە ڕێگا دوو منداڵ دەبنێت کە لە قوتابخانە دەگەڕێنەوە لە شوێنێکی زۆر مەترسیدارن. ڕێگاکە چۆلە و ئەگەری ئەوە هەیە کە کەسێکی خراپەکار بێتە ڕێگەیان. بۆیە داود سواری تۆمبیلەکان دەکات بۆی بیانگەێنێتەوە ماڵەوە بە سەلامەتی یارمەتیان بداتن. بەڵام لە ڕێگا داود چەند قسەیەک دەکات بۆی دوو منداڵەکە ئاگادار بکات و کە ئەو ڕێگایی کە ڕۆژانە پێدا دەچن مەترسیدارە دەبێت زیاتر ئاگادار بن. بۆیە لەو گفتوگویانەدا منداڵەکان لە قسەکانی داود دەترسێن وا دەزان داود کەسێکی خراپە، بۆیە خۆیان لە سیارەکە فرێدەدەنە خوارەوە و دەمرن. داود شۆک دەبێت بەو ڕوودا و نازانێت چی بکات، لە ترسان ڕادەکاتن. دوای ئەو ڕووداوە داود بە تەواوەتی ژیانی تێک دەچێت و سەر لێ شێواو دەبێتن. ترس و تۆقینێکی تەواو ژیانی داود داگیر دەکاتن. ئاسایی ژیان بەڕێ دەکات لەگەڵ ترسەکەی. بەڵام ڕۆژێک لە نەکاو منداڵێک لە بەردەم شوێنی ئیشەکەی بەدیار دەکەوێت و دەڵێت تا داود باپیرم ئیشی بە تۆیە، پێویستە بێت بۆ لای. کاتێک داود دەچێتن دەبینێت ئەو پیرە پیاوە ڕۆژی ڕووداوەکە ماڵەکەی بەرامبەر ئەو شوێنێک کە ڕووداوەکەی تێدا ڕوویداوە و لە پەنجەرەکە ڕووداوەکەی بینیوە. بۆیە هاڕەشە لە داود دەکات ئاشکرات دەکەم، ئەگە دەتەوێت ئاشکران دەکەم لە پۆلیس، دەبێت ئەو پارچە زەوی کە هەتا بە ناوی نەوەکەمی بکەیت. ئەو بێکەسە و بۆ ئەوەی داهاتووی تاریک نەبێت پێویستە پارچە زەویەکەی بەناو بکەیت. ئیدە دەبێتە دەمەقاڵیان بەهۆی ئەوەی کە پیرە پیاوەکە دڵێکی دەستکردی هەیە، لە کاتی دەمەقاڵیەکان شۆک دەبێت و دەمرێتن. ئیدی ڕێگایەک لە بەردەم داوددا نامینێت بێجگەلەوەی ڕابکات و لەو شارەدا بڕات. بەڵام لە دووە لەحزەدا کە دەوێت ئێران بەجێ بێڵێت لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێت و دەبدرێت بۆ زیندان. ئیدی ڕووداوەکان یاخود ڕاستتر بڵێم بەدبەختیەکانی داود ئەشرەفی لێرەوە دەست پێ دەکەن. جاپرسیارەکە ئەوەی ئایا داود لە سێدارە دەدرێت بۆی کارێک کە ئەو نەیکردووە، یاخود دەتوانێت بێتاوانی خۆی بسەلمێنێت و لە زیندان ڕزگاری ببێت. بۆ وەڵامی ئەوە دەبێت خۆتان بینەری زنجیرەکە بوون و لێتانی سپۆی ناکەم. جا ئەگەر بمێ چەند سەرنجێکی خۆم دەربارەی زنجیرەکە باس بکەم، ڕەنگە سپۆیلی تێدا بێت بەدڵنیایەوە بەبێ سپۆیل ناتوانانی شتێکی باسکەم. بۆیە لێرەوە سپۆیل ئەگە ناتوێت سپۆیل بێت دەتوانانی زنجیرەکە ڕابگری. لەو زنجیرەیەدا درڕندە کەسێک نییە سایکۆپاس بێت، یاخود بڵێن لە ناخۆ کەسێکی درڕندە بێت، لە ئەزەلەوە کەسێکی درڕندە بێت، بەڵکو هۆکار هەیە بۆ ئەوەی ئەو درڕندەیە لەدایک ببێت، لەلایەک هەژاری، لەلایەک نادادی، بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی کەسێکی ئاسایی ببێت بە درڕندە. داود لە کەسێکی ئاسایی ببێت بە کەسێکی درڕندە هۆکارەیە کە بە شێوەیەکی گشتی کۆمەلگا ئەو ڕۆڵە دەبینێت کە کەسێکی ئاسایی بکات بە درڕندە. سەرەتا کاتێک دەچێتە زیندان ئەو دەزانێت کە هۆکاری مردنەکان ئەو بووە، بەڵام ئومێدی هەبوو بۆ چونکە لە دەرەوە خۆشەویستانی لێبوو هاوڕێکانی. بەڵام جاری دووەم کە ئەو دەچێتە زیندان تەواو کەسێکی ناومێدە. بۆچی؟ چونکە ئیدی لە دەرەوە هاوڕێیەکی خۆی نبینێت. چونکە جاری دووەم کە دەچێتە زیندان هاوڕێکانی ڕاستەوخۆ تفی لێ دەکەن و باوەڕی پێ ناکەن و وەک ئەوەی کە کەسێکی درڕندە ببینن. دووەمیش هۆکار ئەوەیە کە ئیدی تەواو بێزار دەبێت لەوەی کە پاچی خۆی بسەلمێنێت، بێباک دەبێت لەوەی دەرەوە چۆن دەیبینن. بۆیە چونە ژوورەوەی دووەمی داود لەگەڵ جاریەکەم زۆری فەرقێ. جاریەکەم ئومێدێکی تەواوی هەبوو کە بێتە دەرەوە لە زیندان بۆ ئەوی لەگەڵ خۆشەویستانی بێت. بەڵام جاری دووەم کە دەچێتە زیندان ئەو کەسێکی تەواو ناو ئومێدە، چونکە ئەگەر لە زیندانیش بچمە دەرەوە خۆشەویستانێکی وە نەماون وەکو یەکەم جار باوەڕم پێ بکەن. و ئەو ڕەفتارانەی ڕاهای پارێزە بەرامبەر بە داود دەیکات لەلایەک بێ ئەمە چییە؟ بەرامبەر بە بەڵێنی یەکێک بەرامبەر بە تۆ کە تاواسیقی پێێتە تۆ بچی خیانەت دۆ بەڵێنە بکەیت. لەلایەکی تریشەوە ئاماژەیە بۆی ڕاستیەکان هەرچەندە ئازاراوی بن دەبێت ئاشکرا ببن، چونکە ڕاستی ناتوانرێت هاتاتایی زیندانی بکرێت. وە خۆی وتی کاتێک ڕا بەرامبەر بە داود دەڵێتن ئەگە مێردی من ئاکە برای منیش بوو بیت
هەمان ڕفتارم دەبوو، هەمان ئەو ڕێگایم دەگرتە بەر کە ڕاستیەکان ئاشکرا ببێن. ئەوەش ئاماژەی بەوەیکەوە هەموو کات ڕاستی لە پێش بەزەیی وەیە، بۆ ئەوەی تۆ نابێت لە بەخاتری ئەوی بەزەیت بە یەکێکدا دێتەوە لە بەرەو نزیکتە خۆشەویستە گوناحە بێتاوانە خۆت دەزانین بێتاوانە ڕاستیەکان پشتگوێ بخەیت. ئەوەش هەمان کار بوو کە ڕەها بەرامبەر بە داود کردی. جا ئەوەی لەو زنجیرەیە دەبینین کە درندەی ڕاستەقینە بەتەنیا داود یاخود بەتەنیا ئینسانێک مرۆڤێک نییە، بەڵکو دەسەڵاتێکە بەگشتی دەسەڵاتێک کە درندە بەرهەم دێنێت و پاشان هەمان ئەو دەسەڵاتە دێتەوە داوا لەو درندێ دەکات کە وەکو فریشتە ڕەفتار بکاتن. جا پرسیارە سەرچێکە ئەوەی ئایا کامیان درندەی ڕاستەقینەن، کامیان تاوانباری ڕاستەقینەن، خراپەکاری ڕاستەقینەن، مرۆڤێک کە گۆڕاوە بۆ درندە یاخود کۆمەلگایەک کە درندە دروست دەکاتن. جا ئەو چیرۆکە ئەو زنجیرەیە لە چیرۆکێکی ڕاستەقینە وەرگیراوە. ڕاستە خەیاڵی دەرێنەری تێدایە، وە خۆی لە سەرەتای زنجیرەکەش ئاماژەی پێ دەکات ڕووداوەکان ڕاستەقینە بەڵام بە دەرنین لە خەیاڵی دەرێنەر. بەس بەجددی ئافرین بۆ دەرێنەر کە چیرۆکەکانی نێو زنجیرەکە زۆر واقعین. تۆ هەم لە دیمەنی دایک و باوکی دابوودەوە دەبینی کە بەجددی گفتوگۆیەکان و ناکۆکیەکان و ڕووداوەکان کە ئەو دیمەنانی کە بە تایبەتی دایک و باوکی داود نیشان دەدات زۆر واقعین، یان پەیوەندی نێوان داود و ڕەها بە تایبەتی خۆشەویستی داود بۆ ڕای پارێزەر زۆر واقعیە. بۆیە زنجیرەیەکە بەجددی چێژ دەبەخشێت، چونکە ڕێک هەز دەکەی ئەو زنجیرە ئەو ڕووداوانت بینیوە، ئاشنای بۆ ڕووداوانە. بۆیە تۆ کە دەرێنەر وازیرەکانە ڕەفتار بکات چیرۆکەکان بە ئاسانی تێکەڵ بە بینەر بێت، بێگومان بینەر زیاتر وابەستەی زنجیرەکە دەبێت و زنجیرەکەش سەرکەوتنی خەیاڵی بەدەستدێنێتن. کارەساتە بەجددی ئەو زنجیرەیە کابوسە، نازم چون شێک دۆزمەوە وەسفی ئەو حاڵەتی داودی پێ بکەم کە لەو زنجیرەیەدا دەیبینین. بەجددی خراپترین و تاریکترین حاڵەتێک کە مرۆڤ بیگاتێ هەمان حاڵەتێک کە داود ئەشرەفی تێدایە لە چیرۆکی ڕاستەقینەوە گیرەوە. تۆ بیر بکەرەوە لە شوێنی داود بی شتێکت نەکرد بێ تاوان یا تاتایی یاخود سێدارێت بەسەدا بسەرپێنن، چپارێکی دۆخێکی دەرونی قۆڕ سترێسێک و قەلەقیەک و چ ناومێدێک ڕوود تێدەکاتن. جا بەجددی ئەو زنجیرەیە چیرۆکێکی زۆر باشی خەماوی هەیە. دەتوانم بڵێم ئاراستەکردنی زنجیرەکەی زۆر باشە، بە ئاسانی بینەر بە دوای خۆی داڕادەکێشێت و چێژ بە بینەر دەبەخشێت وە دیالۆگ لە لووتکەیە، میوزیک زۆر باشەوە. دەرێنەر زۆر زیرەکانە کاری لەسەوە کردو کە بینەر هەڵبخەڵەتێنێ و بینەر لە مەراقدا بهێڵێتەوە. لە شوێنێک دەبینی کە دەڵێن تا داود ئیدی ڕزگاری بوو، بەڵام لە هەمان شوێ دەرگایەکی تر دەکرێتەوە بەسەر ڕووداوەکان و بەدبەختیەکان بەڕووی داوددا کە ئەمەش چێژی زنجیرەکەی زیاتر کردو، وای کردو بینەر تامەزرۆ بێت بۆ بینینی ڕووداوەکانی تر لەگەڵ ناومێدەکانی داود بچێتە پێش و هەمان حاڵەتی دەرونی داود تووشی بینەر دەبێتن. هاوسۆزێکی زۆر لە بینی کارکتەری داود و بینەر دەرێنەر زۆر زیرەکانە ئەو هاوکێشەیە بەیەک دەگەێنێت. حاڵەتە دەرونیەکەی داود و بینەر تاو هاوسۆزی یەکتر دەبن کەەوەش بەجددی وای کردووە هەم چیرۆکەکە سەرکەوتو بێت و هەمیش بینەر خۆشەویستێکی بۆ کارکتەرەکە و هەمیش بۆ زنجیرەکە پەیدا ببێت. لە کۆتاییشدا قسێکی جانجاگرۆسۆ کە بەجددی دەڵێ ڕێک بۆ کارکتەری داود کراوە بە بیرما تۆ دەڵێتن مرۆڤ بە پاچی لەدایک دەبێت، بەڵام ئەوەی دەیکات بەدرندە کۆمەلگایە. ئەوەی وا دەکات ئینسانێک لە پاچی بگۆڕێت بۆ خراپەکار کۆمەلگا هۆکارێتی. جا کارکتەری داود لەو زنجیرەیە بۆ من هەمان نوعی کارکتەرم لە ڕۆمانەکانی گەورە نووسەری ڕووسی دۆستۆڤسکی بینی و کە دۆستۆڤسکی بەجددی هەم دکتۆرە هەم زانایە هەم دەرووناسە کە تەواو حاڵەتە دەروونیەکانی ئینسان دەداتە بەر دەم خوێنەر. هەمان ئەو شتێکە لە زنجیرەی وحشی دەیبینی دەرێنە زۆر زیرەکانە حاڵەتە دەرونیەکان تەواو تێکەڵی بینەر دەکات حەز بە هەمان دەرد بکاتن، وەکو چۆن دۆستۆڤسکی مرۆڤ تەواو بۆ ڕوود دەکاتەوە بۆی تاول و ئینسانە و حاڵەتە دەرونیەکەی تێبگەیت. جا بۆیە زنجیرەیەک بە هەموو پێوەرێک شایانی بینینە، شایانی ئەوەیە کە بەجددی خوێندنەوەی زۆر زیاتر وە قوڵتری بۆ بکرێشانی ئەوەیە کە زیاتر تێڕامانی بکرێت، زیاتر تەرکیزی بخرێتە سەر ڕووداوەکان تۆ ئەو حاڵەتە دەرونیانی کە داود تووشی دەبێت. ئینسانێک کە شتێک کە نەیکردو حەزیش ناکە ڕوو بدات، بەڵام تاوانبار دەکرێت بەوەی کە تۆ بە ئەنقەز ئەو شتت کردووە کە بەجددی یەکێکە لە گەورەترین ناخۆشترین تاریکترین و حاڵەتانی کە ئینسان بیگاتێ هەمان حاڵەتی داود ئەشرەفیە. جا
زنجیرەکە وەرزی دووەمیشی هەیە، بەڵام من تا ئێستا بە زنجیرە یەکەم وەرزی یەکەمم بینیوە. دواتر ئینشاڵڵا دەست بە سیزنی دوێمیش دەکەین، بزانین ڕووداوەکان چی لێ دێتەوە. بەڵام هەموو ئاماژەکانی من بۆ ئەوەیە داوت وەکو قسەکەی جانجاک ڕۆسۆ لە کەسێکی پاکۆ بگۆڕدرێت بۆ کەسێکی درندان، چونکە ئەو ڕێگای کە وا دەکات داود بە ئاسانی لە زیندان بێتە دەرەوە کەسانی خراپن. جا ئەو کەسانە چ بە داود دەکەن، دەبێت چاوەڕێ بکەین بەشی دووەمیش ببینین. بەڵام زنجیرێک باموو وەکو باسم کرد شانی ئەوەی بیبینی شانی ئەوەیە کە دەستخۆشی لە دەرێنە لە سینەمای ئێرانی بەگشتی بکە کە بە جددی هەزار هەنگاو هاتوۆتە پێشەوە ڕووداوەکان زۆر زۆر باشن، هەڵبژانی چیرۆکەکان کارکتەرەکان ماشەڵە لە نواندنی کارکتەر ئێرانەکان ڕۆژ بە ڕۆژ کارکتەرێکی زەخم پێشکەش بە سینەمای ئێرانی نە بە جیهان دەکەن. شتێکی وام نەماوە لەسەر زنجیرەکە، تۆ ئەگە بینەری بوویت سەرنجی خۆت بنووسەوە، ئەگە بینەریش نەبوویت پێشان دەکەم سەیری یەکێک لە باشترین زنجیرەکانی سینەمای ئێرانی بکەیت، وەحشی کە هەم زنجیرێکی نوێ و هەمیش بۆتە ترێند و باس و خوازێکی زۆری بینەر. تا فیلم و زنجیرێکی دێ وڵاتان ئاسوودە خۆش بەخت بن. خواتان لەگەڵ.